هەر لەسەر بابەتی ڕێککەوتنی ئێران و سعودیە و کاریگەریەکانی لەسەر عێراق کەم ڕێککەوتنە بە نێوەنگیری چین لە پەکین بەڕێوەچوو کە ڕێککەوتنێک لە نێوان هەردوو وڵاتدا هەبێ هەم سعودیە هەم ئێران وەچە خاڵێکیش لە نێویانداەوە بوو یەکێک لە خاڵەکانەوە بوو کە دەست لە کاروباری وڵاتان وەرنەدەن یاخود ئەوانی هەر یەکە لە وڵاتان دەست لە کاروباری ناوخۆی وڵاتەکان وەرنەدەن بۆ قسەکردن سەبارەت بەم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر عەباس جەبوری بەڕێوەبەری سانتەری ڕەفت بۆ ڕاگەاندن و لێکۆڵینەوە دەکەین. سڵاوت لێبێت دکتۆر، ئەم ڕێککەوتنەی نێوان سعودیە و ئێران چۆن دەبینن؟ بسم الله الرحمن الرحیم. شەدەی مهرەبان، سڵاو و ڕێز بۆیە بۆ بینەرە بەڕێزەکانتان. زۆر سپاس بۆ کارمەندانی کەناڵەتەکان بۆ ئەم بێوەنداریە. لە ڕاستیدا ئەم ڕێککەوتنەی کە ڕووی داوە واژۆ کراوە لە نێوان سعودیە و ئێران ئەندازیاری ئەم ڕێککەوتنە دیبلۆماسیەتی عێراقی لە ڕاستیدا ئەمە بۆ دیبلۆماسیەتی عێراقی تۆمار دەکرێت کە عێراق ڕۆڵێکی کاریگەر و گرنگی هەبوو لە ڕێککەوتنەکەدا. هەفت گەڕی گفتوگۆ لە عێراق بەڕێوەچوو لە نێوان هەردوو وڵاتدا پەیوەندی دیبلۆماسی گفتوگۆ دیبلۆماسی بۆ ئەوەی کەوا پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە. بۆیە پێمان وایە ئەمڕۆ ئێران و سعودیان دوو جەمسەری گرنگن لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، دوو جەمسەری گرنگن لە ناوچەکە و لە ناو ئەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لە هەمان کاتدا تەنانەت لەسەر ئاستی جیهانیشدا دوو جەمسەری گرنگن. ئەمڕۆ ئێستا جیهان لە تەنگژەی جیاوازدایە. بەڕاستی چارەسەرکردنی کێشەکان لەو ناوچەیەدا کاریگەری گرنگی دەبێت، ڕنگدانەوەیەکی ئەرێنی دەبێت لەسەر دۆخی ناوچەکە و لەسەر دۆخی وڵاتانی هەرێمی و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. وەک دەزانن بەڕێزدا کە پەیوەندیەکان باش نەبوون لە ماوەی ڕابردوو لە لەوان ئێران و سعودیەدا، بەڵام کاتێکەوە عێراق دیبلۆماسیەتی عێراقی کاری خۆی کرد بۆ ئەوەی کەوا ئەم کلێن و دەرزە پڕ بکاتە لە لەوان ئێران و سعودیەدا. ئەمڕۆ بەڕاستی جیهان لە چەندین ئاڵگەریدا دەژیت. پێویستە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕێککەوتنێکە بێت بۆ ئەوەی کە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بتوانن تەنگژەکانیان تێپەڕێنن. دەو تەنگژە ئابووری و سیاسیانە هەن، تەنگژەکان لەسەر تەواوی تەوەرەکاندا. بۆیە ئێمە پێمان وایە کە ئەم ڕێککەوتنەوەکردنەوەی باڵێزخانەکان لە نێوە وڵاتە بەڕاستی ئەمە بەرهەمی عێراقە، بەرهەمی دیبلۆماسیەتی عێراقیە. ئەمە ڕنگدانەوەی ئەرێنی لەسەر ناوچەکە دەبێت بۆ ڕێزگرتن لەسەر سەروەری وڵاتان، چونکە هیچێک لە چەسپاوە گرنگەکان ئەوەیە کە پێویستە وڵاتان ڕێز لە سەروەری یەکتری بگرن، ڕێز لە سەروەری عێراق، ئێران، سعودیە بگیرێت. لە هەمان کاتدا دەستوەردان لێ لە کاروباری ناوخۆی وڵاتان. باشە دکتۆر، دەمەوێت ورتر لەسەر دەستوەردان و تەدەخولەکان قسە بکەم، بە تایبەتی ورتریش لەسەر عێراق ئەم پرسیارەت لێ بکەم. یعنی یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە هەردوو وڵات هەردوو لایەن ڕێککەوتون دەست لە کاروباری وڵاتان وەرنەدەن. یەکێک لەو وڵاتانە یاخود هەردوو وڵاتان فعلەن کار بەوە دەکەن کە تەدەخولی وڵاتان نەکەن، کار لە دەست لە وڵاتانی دەوروبەر وەرنەدەن، پابەندی ئەم ڕێککەوتنە دەبن. بەدڵنیاییەوە پێویستە کە بەم شێوە بێت ڕێککەوتن لەسەر ئەم پرسە هەبێت. سەروەری وڵاتان زۆر گرنگە، سەروەری عێراق زۆر گرنگە، سەروەری وڵات بەرگەلەکانی دیکەش گرنگی هەیە. گەلەکان دەیانەوێت بەرگری لە وڵات و خاچی خۆیان بکەن. پێویستە ئەمەش ڕنگدانەوێتی ئەرێنی لەسەر وڵاتی ئێمە هەبێت. ئێمە لە هەمان کاتدا ئێمەش دەبێت کار بکەین بۆ بەرژەوەندەکانمان. ناکرێت دەستوەردان لە بڕیاری سیاسی ئێمەیان لەبێت. ئێمە حکوومەتێکی هەڵبژێردراومان هەیە، لە هەمان کاتدا سەرکردەی ئازا و هەمان هەیە دیدگای جیاواز هەیە لە وڵاتەکەماندا. پێکاتەکان لەنێ خۆیاندا ڕێککەوتون بۆ پێکەنانی حکوومەتدا. پێویستە سەروەری عێراق پارێزراو بێت. ئەم سەروەریە هێز بە عێراق دەبەشێت، پتەوی بە عێراق دەبەشێت کە ببێتە یاریکەرێکی باش لە ناوچەکەدا. بەڵگە ئەمەش ئەوەیە کە دیبلۆماسیەتی عێراقی توانیکەوە بە جۆرێک لە جۆرەکان ڕێککەوتن لە نێوان ئێران و سعودیە بێنێتە کایەوە. ئەمە بەرهەمی دیبلۆماسیەتی. دوای ئەم دابرانێکی ێزگار زۆر کەواتە ئەمە دەبێت ڕنگدانەوەی لەسەر سەروەری عێراق بێت. ئەمڕۆ عێراق ئەو وڵاتە بچووکە نییە کە پشتگوێ بخرێت. ئەمڕۆ عێراق بەڕاستی سەنجی خۆی هەیە، ڕەهەندی استراتیژی خۆی هەیە، پێگەیەکی ڕێزلێگیراوی هەیە لە نێوان وڵاتاندا. ئابووری عێراقی لە هەمان کاتدا زۆر باشە و خەریکی هەڵستانەوەشە. لە هەمان کاتدا پێویستە عێراقیەکانیش بە جۆرێک بنکە کار بۆ سەروەری وڵاتەکان بکەن کە کاریگەریکی باشی لەسەر ئاستی هەرێمی و وڵاتانی ناوچەکە هەبێت.
بۆ چونکە ئەو توانە مرۆی و ئابووری کە عراقەتی کاریگەرێکی باشی دەبێت لە هەمان کاتدا کاریگەری دیبلوماسی ئەو تۆنا دیبلوماسی کە عراقەتی بۆی ئێمە پێمان وایە کە پێویستە ڕێز لە سەروەری خاچی عراق بگیرێ بە بێڕەچاوکردین هەموو ئەوەی کەچی ڕوودەدات. باشە ئەم ڕێککەوتنە بە نێوەنگیری چین کراوە لە نێوان هەردوو لایەندا ئەمریکا چۆن دەڕوانێتە ئەم ڕێککەوتنە لە کاتێکدا چین نێوەنگیری کردووە؟ بەڵێ سیرکە عێراق دەستی پێکردووە دواتر چین هاتۆتەوەتە نێوەنگیر. عێراق هەمیشە بەڕاستی دوور بووە لە سیاسەتی جەمسەرەکان. عراق جیهان ئێستا دابش بۆ دوو بەش جەمسەرێکیان جەمسەری چینە جەمسەرێکی ڕووسی و جەمسەری ئیرانیشمان هەیە. ئەم جەمسەرانە بەڕاستی لە ڕووی ئابووریە و سەربازیەوە دابش بووینە بە تایبەت دوای جەنگی رووسیا و ئۆکرانیا لە هەمان کاتدا پێشکەوتنی ئابووری چین لە هەمان کاتدا سعودیەش دەوێت ڕۆڵی خۆی ببینێت کە دەوێت پشت بە جەمسەری ئەمریکی ببەستێت بە شێوێک جست بە جەمسەری بەرامبەر. ئێستا بەڕاستی سەپاندنی ئیرادە نەماوە هەروەکو دەزانین ئەمڕۆ ئەمریکا بەڕاستی خاوەنی بڕیارە خاوەنی دۆلارە خاوەنی ئابووری جیهانە چکە بەڕاستی خاوەن پێگەیکی زۆرە. ئێستا ئەمە بەڕاستی ئەم جۆرە هێستە نەماوە وڵاتان دۆزێک دابش بوونەوە. ئێستا وڵاتان خەریکی بنیادانی ئابووری سربەخۆن بۆ نمونە چین. ئێستا چین ئابوورێکی زۆر پێشکەوتووی هەیە. چین ئەمڕۆ دەمینین خاوەن وزەیەکی ئێزگار زۆرە تەنانەت خاوەن وزەی ئەتۆمیشە ئابوورێکی بەهێزی هەیە. لە هەمان کاتدا سعودیە دەبینیم ڕۆژانە 12 ملیۆن بەرمیل نەوت هەناردە دەکات. سعودیەش ئابوورێکی گەورەیە ئەویش خدەیەوێت خۆی بسەپێنێت لەسەر ئاستی هەرێمی و ناوچەییدا لە ڕێگەی ڕێکەوتن لەگەڵ چینەوە. بۆیە ئەمانە بەڕاستی ڕاگدانەوەی لەسەر ئابووری سعودیە دەبێت کاتێکەوە لەگەڵ چین ڕێک دەکرێت. سیرکە ئەمریکا لە ناوچەکەدا هەژمونی هەیە و بوونیشی هەیە ئەجێندایشی هەیە لە ناوچەکەدا لەسەر ئاستی بنکە سەربازەکان و لەسەر ئاستی ئابووری هەروەکو دەزانن ئەمریکا وڵاتێکی گەورەیە. بەڵام ئێمە پێمان وایە ئەمڕۆ بابەتی چین و سعودیا ئەمە بابەتێکی دیکەی ئەمە جێگەی ناڕزایی ئەمریکایە بۆتە جێی ناڕزایی ئەمریکا بۆ گەیشتن بە چارەسەرێکی دیکە چونکە پێویستە گەلان ئازاد ببن بە خاوەن بڕیار و خاوەن ئێرانی خۆی خاوەن ئابووری بۆ ئەوەیکەوە گەلەکان بە ئاشتی و ئازادی بژین. دکتۆر لە قسەکاندا سەرنجت بۆ پرسیارێکی دیکە ڕاکێشام ئەمە دەکەمە دووە پرسیار لە بەڕێستانی دەکەم. چین دەتوانێت جێگەی ئەمریکا بگرێتەوە لە ناوچەکەدا؟ چین وڵاتێکی گەورەیە. چین گەنجینەیەکی زۆر گەورەی هەیە. چین پێشکەوتووە لە ڕووی پیشسازیەوە. چین سامان و درامەتێکی زۆری هەیە. بەڵێ ڕەنگە قۆناغێکی دیکە بێتە شوێنی ئەمریکا بگرێتەوە. بەڵام ئەمڕۆ دەبینین چین دەیەوێت کەوا یاریکەرێکی سەرەکی بێت لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەسەر تەواوی بوارەکاندا بە تایبەت ئەم ڕکابەرێکە هەیە لە ناوچەکاندا لەگەڵ ئەمریکا ململانێکی هەیە. ئەما ڕنگدانەوەی دەبێت لەسەر بەشێک لە گەلای ناوچەکە وەک جەنابت دەزانی ڤەنزوێلا گەمارۆ دراوە لە رووسیا لە هەمان کاتدا. ئێستا رووسیا بەڕاستی کۆنتترۆلی غازونەوتی کردووە لە بەشێک لە وڵاتانی ئەوروپا. چین لە هەمان کاتدا ئەویش خاوەن قسەی خۆیەتی خاوەن ئابووری خۆیەتی هەندێک شتی پیشسازی هەیە کە رووسیا پێویستی پێ هەیە لەوانە بابەتی وزەی کارەبا لە هەمان کاتدا کەواتە دەمانێت چی بڵێن دەمانەوێت بڵێن کە چین دەتاکرێت یاریکەرێکی سەرەکی بێت چونکە ئابوورێکی گەورەیە ئابوورێکی بەهێزی هەیە. ئەمە ئەو هێزەی پێداوەکەوە خاوەن توانایەکی گەورە بێت. لە هەمان کاتدا من پێم وایەکەوە ئەو ڕکابەری هەیە لە نێوان چین و ئەمریکادا هەیە پێویستە ململانێکی شەریفانە بێت کەوا بە شێوەیەک بێت بۆ پێشکەوتن بێت لە ڕووی توانەدارایی و مالیەکاندا. من دەتوانم بڵێم کەوا چین دەکرێت ببێتە جێگرەوەی ئەمریکا لە ناوچەکاندا ئەمەش لە ڕێگەی چی لە ڕێگەی ئابووریەکەوە. پێمان وایەکەوە ئەم ڕێکەوتنەی کە ڕوویدا لە نێوان سعودیە و لە نێوان ئێراندا کاریگەرێکی سەرەکی دەبێت دەستپێشخەرێکی دەبێت بۆ ئەوەی کەوا چین ببێتە جێگراوە لە ناوچەکەدا و ئابووریێکی نوێ هەبێت لە ناوچەکەدا کە چین پێشڕاوێتی بکات. ڕێزدار دکتۆر عەباس جبوری بەڕێوەبەری سەنتەری ڕەفت بۆ ڕاگەیاندن و لێکۆڵینەوە زۆر سپاس مادومان کردی دکتۆر.